زیادکردنی حەقدەست پێویستی بە ڕێخستنی کاریگەرتر و خەباتێکی بەهێزتر هەیە. کابینێ ڕئیسی بودجێ ساڵی 1403 لە پێناو دەستەبەرکردنی مانەوەی دەسەڵاتی ئیسلامی و بە هێرشی هەرچی زیاتر بۆ سەرئاستی بژێوی کرێکاران، خانەنشینان و کارمەندە پلەنزمەکان لە ڕێگەی کەمکردنەوەی حەقدەستی ڕاستەقینەی ئەوانەوە داڕشتووە. لە پرۆژە یاسای بودجێ 1403 کە لەلایەن کابینەوە ڕادەستی پەرلەمانکراوە، پێشبینی دەکرێت حەقدەستی کارمەندان و کرێکارانی دەوڵەتی بە ڕێژەی 18% و حەقدەستی خانەنشینان بە ڕێژەی 20% زیاد بکرێت. لە کاتێکدا ڕێژەی هەڵاوسان لە 45.5% ڕاگەیەندراوە. بیانووی کابینە هەروەک ساڵانی ڕابردوو ئەوەیە کە بە داڕشتنی بودجێ بچووکراوە و جەختکردنەوە لەسەر لە خوارەوە ڕاگررتنی ئاستی حەقدەستەکان دەکرێت نرخی هەڵاوسان کۆنترۆل بکرێ و سەرنجام دابەزێت. ئەوە لە حاڵێکدایە کە بەهۆی هاتنە خوارەوەی توانایی کڕین خواست کەم دەبێتەوە و هەر بەو پێیە بەرهەمهێنانیش کەم دەبێتەوە. ساڵی ڕابردوو شۆرای باڵای کار لە ژێرگوشاری هەر ئەم کابینەیە و بە پشتبەستن بە هەمان لۆژیکی نازانستی لانیکەمی حەقدەستی تەنیا 27% زیاد کرد. لە کاتێکدا ڕێژەی هەڵاوسانی ڕاگەیەنراو لەلایەن خودی دەستگای ئاماری دەوڵەتەوە زیاتر لە 40% بوو. بە وتەی کارناسان بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان هیچ پەیوەندیەکی بە حەقدەستی کرێکاران و موچەخۆرانەوە نییە و بیانووی حکوومەت لەم حاڵەتەدا زۆرتر پاسا و نازانستی و سیاسیە. بەرزبوونەوەی ئاستی هەڵاوسان دەرەنجامی کورتێنانی ئێکجارزۆری بودجێی کابینەیە. ئەم کابینەیە ساڵانە بە مەبەستی دابینکردنی بودجە بۆ دامەزراوە ئائینی و سەرکوتگەرەکان کە بەردەوام لە زیادبووندان جگە لە چاپکردنی پوڵ لە بانکی ناوەندی و ناوەندەکانی وەک ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتیش قەرز دەکات و هەر ئەوەش هۆکارەکانی بەرزبوونەوەی خێرای هەڵاوسان پێک دەهێنێت. پێویست بە وەبیرهێنانەوەیە کە ئەم کابینەیەی ئێستا ساڵی ڕابردوو بودجەی دەیان دامەزراوەی زیانبەخشی ئاینی و سەرکوتگەری جەستەئی و جەرونی بە شێوەیەکی بەرچاو زیاد کرد. بۆ نمونە بودجەی ناوەندی خۆرافاتی خومێنی بە ڕێژەی 415% زیادی کرد. بودجەی ناوەندە بڕیاردەرەکانی ئەمری بە مەعروف و نەهی لە مونکەر واتە دەم و دەستگای سەرکوتگەری جادوەری، پۆلیسی، سپایی و گەشتی بە ڕەواڵەت هەڵوەشاوی ئێرشادی بە ڕێژەی 125% زیاد کرد. ئەم ساڵ کە ڕژیم مانەوەی خۆی بە سەپاندنەوەی سەر لە نوێ حجابی ناچاریەوە بەستووەتەوە و ژنانی ئازادی خواز و پیاوانی پشتیوان و هاوخەباتیان زۆر بوێرانە و لە ئاستێکی بەربڵاودا سوورن لەسەر درێژەدان بە خەبات و بزوستنەوەی شۆڕەشگەرانەی ژن ژیان ئازادی پێدەچێت ئەو بودجانە زۆر لەوە زیاتر بەرز بکرێتەوە. هەڵسوڕاوان و ناڕازیان لە بزوستنەوەی سیاسی سنفی کرێکارانی خانەنشین بەهۆی ئەو بودجەیەی ڕژیمی دژە خەڵکی حکوومەتی ئیسلامیەوە ئاستی خەبات و مانگرتنەکانیان لە پێناو بردنە سەرەوەی حەقدەستەکان بەربڵاو و ڕێکخراوتر کردووە. بە پێی هەڵسەنگاندنی بەشی کرێکاری ڕادیۆ زەمانە، کرێکاران و خانەنشینان تەنیا لە هەفتەی ڕابردوودا لە ناڕزایەتی دژ بە هەژاری و هەڵاواردن پتر لە 70 کۆبوونەوە و ناڕزایەتی سەرشەقامیان بەڕێوە بردووە. یەکێک لە داواکاریە سەرەکیەکانی کرێکارانی لە سەرکار و خانەنشین بریتی بوو لە زیادکردنی حەقدەست و ماف و مەزایای خانەنشینی و باشترکردنی بارودۆخی ژیانیان. لە لووتکەی ئەو خەبات و ناڕزایەتیانەدا پێویستە ئاماژە بە مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی نەوت و لەوانەش کرێکارانی فەرمی نەوت بکرێت. بە وتەی نووسەرانی ئەو هەڵسەنگاندنە هەفتەی ڕابردوو کۆمەڵێکی زیاتر لە کرێکارانی پیشەسازی نەوت دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. کارمەندانی فەرمی، کرێکارانی گرێبەستی کاتی، کرێکارانی پەیمانی و ئەو کرێکارانەی کە لە دوای ساڵی 1393 دامەزراون ڕۆژانە یان بە شێوەی هەفتانە لە شوێنی کار یان لەسەر شەقام کۆبوونەتەوە.
لەم هەفتەیەشدا چەندین کۆبوونەوەی ناڕزایەتی لەلایەن خانەنشینانی نەوتوو بە پشتیوانی و بەشداری کرێکارانی لەسەر کار بەڕێوەچوو. ئێستا دەتوانین بڵین کە ناڕزایەتیەکان هەموو ئاست و بەشە جۆراوجۆرەکانی کرێکارانی لەسەر کاری پیشەسازی نەوتی گرتووەتەوە و سەرەتاکانی پەیوەندی نێوان کرێکارانی لەسەر کار و خانەنشینی ئەم پیشەسازیە شکلی گرتووە. ویست و داخوازی سەرجەم مانگرتووان و ناڕازیان بە شێوەیەکی سەرەکی بریتیە لە زیادکردنی حەقدەست. جەماوەری کرێکار و بەتایبەتی تێکۆشەران و کرێکارە پێشڕە و وشیارەکان دەزانن کە ڕژیمی گەندەڵ و قەیران لێدراوی ئیسلامی سەروەت و سامانی زۆر و زەوەندی ئێران و هەروەها داهاتی هەناردەکردنی نەوت و باجی سەر پێداویستەکانی ڕۆژانەی خەڵک جگە لە دزین و بەتاڵان بردن لە پێناو هێزە سەرکوتگەرەکانی ناوخۆ و هێزە نیابەتیە تیرۆریست و کۆنەپەرستەکانی جەرەوەدا خەرج دەکات. لە هەمان کاتدا دەزانن کە خاوەنکارەکان بە چەوسانەوەی هەرچی زیاتر کرێکاران لە هەژاریەکی بەردەوام و لە ڕادەبەدەردا ڕادەگرن. هاوکات نابێ ئەوەش لەبیر بکرێت کە هەژاری هاوشانی دام و دەستگای سەرکۆت ئامرازێکی کاریگەرە لە دەستی ڕژیمدا بۆ دوورخستنەوەی کرێکاران لە خەباتی سیاسی و چینایەتی. کرێکاران و چین و توێژە هەژارەکان لەوەها باروزۆخێکی خەبات و ناڕزایەتیدا پێویستیان بە خۆڕێکخستن و پەروەردەی باشتر و هاتنە مەیدانی کاریگەرتری ڕێبەرانی کردداری هەیە. هەرچەندە ڕادەی پێشڕەوی بزوستنەوەی کرێکاری لەم بوارەدا لە کۆبوونەوە بەربەڵاوەکانی هەفتانە و خستنە ڕووی داواکاری هاوشێوە و هاتنی هاوکاتی کرێکارانی خانەنشین بۆ سەرشەقامەکان لە دەیان شاردا بەرچاوە. بەڵام دەکرێت ئەو پێشڕەویە خێراییەکی زیاتر بەخۆیەوە بگرێت. پێویستە وردبینانەتر ئاستەنگەکانی سەر ڕێگا هەڵسەنگێندرێن و لێبڕاوانەتر لە پێشوو لە پێناو بەدیهێنانی داواکاریەکانی کرێکاراندا وەک پێشەنگ بۆ ڕزگار بوون لە ئازار و مێنەتیەکانی سرمایه‌داری و ڕژیمە خزمەتکارەکانی لەوانە کۆماری ئیسلامی خەبات بکرێت.